لانەیە هەتاکو ئێستا ناوی کۆمەڵێک داهێنەری زۆر گەورەتان بیستە بێت و بێگومان هەمیشەش لانەیە پرسیارە بەلاتانەوە دروست بوو بێت کەسێکی وە لەناو کۆمەلگایەکە کە کەسانی دیکەش لەگەڵیا ژیان چۆن ئەو توانیەتی بیر لە کۆمەڵێک بیرۆکە بکاتەوە کە هی سەردەمی خۆی و هی ساڵان و ڕۆژانی سەردەمی خۆی نەبوو واتە پێش خۆی بیری کردوێتەوە. زۆرێک لە ئەم کەسانە ئێمە وایان لێ هاتووە کە لە بەرهەمی دەستی ئەوەن ژیانمان حەساوەتەوە گۆڕانکاری بەسەرا هاتووە جا هەر لە هەمان کەسەوە ئێوە بیگرنە پێشچاوتان کە بۆ یەکەم جار ئاگری داهێنا تایەی داهێنا هەتاکو ئێستا کە هاتوونێتە ژیانی تەکنەلۆژی و بەرهەمەکانی ئەم سەردەمە خەریکن سوودی لێ ئەبینین. ئێمە باس لەسەر ژیانی ئەم کەسانە ئاکەین کەسانێکی خاوەن هیوا خاوەن بیرۆکەی گەورە لەم جۆرە چۆن پەروەردەکرێن قساکەین لەسەر ئەم بابەتە و هەروەها قسەشەکەین لەسەرەوەی کە زۆر جار ئەم کەسانە لەلایەن کەسانی دەوروبەریانەوە بە ئاسانی وەرناگیرن چونکە بیرۆکەکانیان زۆر جیاوازە قسەکانیان دەربڕینەکانیان جیاوازە قسە لەسەرەوەکەین کە هەندێک جار مامەڵەکردن لەگەڵ ئەمانە نائینسافارەیە کاتە ئەبێ چۆن لەگەڵیانە مامەڵە بکرێت بۆی کە لەسەر ئەم بابەتەش بدوێن میواندارەتی بەڕێز ئاراس پێنجوێنیمان کرد و ڕاهێنەری گەشەپێدانی مرۆی کاک ئاراس سڵاوە لێبێ زۆر بەخێر بێت. سڵاو باشبانی و بینەرانی بەڕێزی کورسات باش تەمەنا ڕۆژێکی خۆش بۆ خۆت و تا ئیستاف بەڕێزەکەتان زۆر سپاس. جا کاگاڕاست هەر سەرەتا با لەم پرسیارەوە دەست پێ بکەین کەسێکە بیرۆکەی زۆر گەورەی هەبێت پێش سەردەمی خۆی ئەو کەسە چۆن دروسە بێ ئایا ئەم کەسە بە قەولی کوردەواری ئەڵێ لە خوێنیایەتی ئەمە یاخودنە دروست ئەکرێت؟ بەڵێ دووبارە سپاس بۆم دەرفەتە دروستبوونی مرۆڤ ئەبقەری واتە و کەسانی کە بارودۆخی وڵات یاخود سیاسی یاخود ئابووری یا کۆمەڵاتیە گۆڕن هەڵبەت وەکو ئێمە مرۆڤن بەڵام بیرکردنەوەیان یا فکر و ئەندێشە و بیریان لە ئێمە قوڵترە و فراوانتر بیرەکەنەوە هەڵبەت بۆیە جیاوازی گەورە دروستەکەن. ئەمێ بە وتەیەکی ستیڤان کاڤی دەست پێ بکەم کاڵێ ئەگەرەتەوێ گۆڕانکاری بچوو بکەی ئەوە خۆکانت بگۆڕە واتە بە گۆڕانکاری خۆەکانت گۆڕانکاری بچووکە دەسەکەوێت ئێگەر مرۆڤ بێوە گۆڕانکاری گەورە دروستکە دەبێت هەڵسو کەوتەکانت بگۆڕی. ئەم گۆڕانی هەڵسو کەوتە زۆر جار تووشی دەردی سەرە بێ و کەسێک کەوێ گۆڕانکارێکی گەورە بکە یا فکرێکی داهێنەرانەی ئەبقەریانەی لە مێشکایە یا ئەوێ دەست بەرێ بۆ چەمکێک کە پێچەوانەی شەپۆلەکانی ڕەوتی ژیانە هەموو ئەمانە تووشی کۆمەڵی گیر و گرفتەکات وەکو خۆت وتێ ڕەنگە هەندێک جار بە ئینسافی بەرامبەر بکرێت تانەوتە شەری لێ بدرێت و بە شێت و بە دێوانە ناوزەند بکرێت بەڵام چی بکە لەو کاتی کە مرۆڤ بیرۆکەیەکی سالمی هەیە و ئەوێ بە ئەدای بگەێنێ و عەقڵی یا معریفەی پێش کەمێک کۆمەلگا کەوتووە. ئێمە خاوەنی چەندین کەڵەپیاوین لە نێو کوردەوارێ بۆ نمونە لە شاعیرەکانمانە هەتا ئێستاش سالم و نالی و کوردی و زۆربەی شاعیرە کۆنەکانمان توێژینەوە لەسەر بەرهەمەکانیان نەکرێت. ئەمە بەمانای چییە؟ بەمانەی ئەو دەستاواژەی کە جەنابەت بەکاری هێنیەڵەی بۆ سەردەمێک لە سەردەمێک ژیاون چەند ساڵێکە وفاتیان کردووە بەڵام عیلمیان معریفەیان ڕۆشنبیریان چەندکی داهێنەرانیان ئێستا توێژینەوەی لەسەرکرێت لەسەر ئاستی زانکۆ و خوێندنی باڵا. باش مامۆستا زۆر کات باسی ئەم کەسایەتیانەوە کرد کە سێکوچکەی بابان و کەسانێک بوون و هەتا ئێستاش بەرهەمەکانیان لەناو زانکۆ پەیمانگاکانە توێژینەوەی لەسەرەکرێ و لەسەر وشە و وشەسازی و چۆنێتی دەربڕینی ئەو ڕستانە کەسێک کە بێتە کەسێکی نمونەی کەسێکی ئەبقەری ئەتوانێت لە سوود و ئەزمموی ئەوانەوە پلان بۆ ژیانی خۆی دانێت و ئەمیش بتوانێت ڕێگایەکی باش بۆ خۆی دۆزێتەوە. پرسیارەکە زۆر بەجێیە ئایا کەسێکەوێ بێ بە ئەبقەری چۆن هەنگاو بنێن پێش هەموو شتێک مرۆڤ ئەگەر چەمکی باوەڕ بەخۆبوونی لە خۆیان نەسازانە بێ و بەرهەمی نەهێنا بێ ناتوانێت دەست بەرێ بۆ هیچ کارێک جا گەورە بێ بچوو و مرۆڤی گەورە هەمیشە ئامانجی گەورە هەیە و هەنگاوی گەورە شەنێ مرۆڤی گەورە بۆ گەیشتن بە ئامانجی گەورە ڕێگەکانی گەیشتن ئەگۆڕێ بەڵام هەرگیز واز لە ئامانجە گەورەکەی ناهێنە. ئێمە ئەگەر باسێکی مفتی پێنجێنی شاعیرتان بۆ بکەم ساڵانێکی زوو کە کچەکەی نردوتە بەرخوێندن ئەمە بۆ ئەو سەردەما گۆڕانکاریی گەورە بووە ڕێگەی تووشی توانج بووە تووشیەوە بۆ کە کەسێک بووە مفتی پێنجێنی بە ئەوەی کە کچەکەی نردوتە بەرخوێندن و کاری پێکا لەگەڵ خۆیان ئەمە کەسێکی لادەرە و کەسێکە تانەوتە شەری لەسەر خەڵکی پێنجێن دروست کردەوە بەڵام ئەو بە هۆنراوەیەکی جوان کە بەداخەوەسە هۆنراوەکەم لەبەر نییە
هاتووە بەرپەرچی هەموو ئەو خەڵکانی یاوەتەوە کە ئەم کوڕە تاقێک لە ئەم کچە تاقێک لە قوتابخانە و تاقێکیش وەکو بڵێ دەستکارێتی کاربڕێکەرێتی لە دەرەوە ئەو کاتە کە مفتو پێنجۆنی ئەوەی کردووە ئەسڵەن خەڵک یاخود مێینە بە جۆرێکی تر سیر کراوە ئەمە ئەو ئەقڵە فراهەمە داڕێژراوەی کە تو ئەتەوێت گۆڕانکاری گەورەی پێ بکەیت دوای ئەو ڕووداوانی کە ڕوبەڕوو دەبێتەوە اینجا ئەو خەڵکانی کە دوای مفتی پێنجۆنی هاتوون سوودیان لەم ئەزمونە وەرگرتووە ئەم ئەزمونە ئەزمونێکی سەرکەوتوو بوو ئەزمونێکی تەواو پێگەیشتوو تێگەیشتوو بوو دوای خۆی نەک بۆ سەردەمی خۆی بۆ سەردەمی خۆی وتمان تووشی چەندین گیر و گرفت هات کاک سەرکەوە هاتو سەحەری بەرز هەر کاسێک کە بیەوێ هەنگاو بنێ بۆ شتێکی تازە و نوێ تووشی گیر و گرفت دەبێت خاڵی یەکەم ئەوەیە کە بڕوات بەخۆ بێت خاڵی دووەمەوەی کە تامەزرۆیەوی شەبی دەبێت حەز و ئارەزوویکی خۆشادە بە دەرت بۆی هەبێت تا بەرەنگاری ئەو قوربانیانە بیتەوە کە ڕوبەڕوو دەبن دوای تامەزرۆیی زانیاری لەسەر کۆ بکەرەوە واتە بە عشوایی نابێت داخڵی پرۆسەیەکی کە هیچی لێ نەزانی کامە دوجار سەری خۆت و خەڵکیشی پێخۆی دوای ئەم سێ مەرحەلەیە لە باوەڕ بەخۆ بوون لە تامەزرۆیی و لە کۆکردنەوەی زانیاری اینجا هەنگاوی کردداریە لە هەنگاوی کردداری هەموو مرۆڤانەی کە کاری داهێنەرانیان کردووە کە ڕوبەڕووی ئەو بارودۆخە بوونەتەوە کە تی کەوتون بۆ بەدەستهێنانی ئامانجێکی گەورە سەرزەنش کراون شکستیان هێنا و سوودیان لە شکستووە و ئەزمونیان لە شکستەکان بینیوە و پێویستە خەڵکێک کە دوای ئەوەی کە کردداری نا بۆ بابەتێک کە لای ئێمە بابەتی داهێنەرانەیە بابەتەکە ئەمڕۆ بە شتێکە کە پێشتر خەڵک کەم کردبێتی یا کردبێت یانوتیا سەرکەوتو نەبووبێتن یا تەوێت شتێکی نوێ بکەی جا لە ئیدارەیە لە سیاسەتە لە بازرگانیە لە کۆمەڵایەتیە لە هەر بوارێک تۆتەوێ دەستی بۆ بەری دوای بەکردداریکردن دەبێت سایەتێکی نەرم و ئارامت هەبێ دەبێت بەرەنگاری ئەو خەڵکانە بیتەوە بەوەی کە بەردیان تێبگرتی بەرخیان تێبگری ڕووناکیان تێبگری نەک پێچەوانەکەی تۆش بە هەمان شێوە جوابێڕیتەوە دوای ئەوە تەرکیزت هەبێ لەسەر ئەو بابەتی کە دەست بۆ بردووە دوای تەرکیز بەردەوام بوون دوای بەردەوام بوون چی اینجا تۆگەی بەسەرکەوتن باشە جا خۆی ئەم هەموو یعنی نەهامەتی و ئەم هەموو دژواری ڕوبەڕووبوونەوەی خۆشە بەرهەمێکی هەبێ زۆرێک لەو کەسانە کە ئێمە ئەیان ناسین بەرهەمیان هەبووە بۆیە هیلاکیەکان لەبەر دەرچووە بەڵام هەندێک لەم کەسانش بەرهەمی نییە بۆ نمونە کۆمەلگا دژی دەوەستێت دەوروبەری زۆر لانێ توانجی لێبن خۆشی لەگەڵ لانێ ئەو ڕێگەی کە گرتوێتە بەر بەرهەمەکەشی بەدەستەوەنە و کوردەواریوتنی تا ڕادەی ڕەنج بە خەسار بێ ئەم کەسانە بەڕاستی کاک ئاراس چۆن بناسێنرێن چۆن یارمەتی بدرێن دوو ڕێگەمان هەیە ڕێگەیەکمانەوەی کە ئێمە دەستمان بردووە بۆ بابەتێکی هەستیار و گەورە ئەگەر دەستی ڕاستدا بنین بۆ سەرکەوتن دەستی چەپیش دابنین بۆ ئەوەی کە شکستت هێناوە لە سەرکەوتن گەیشتن بە سەرکەوتن دژوارە ناڕەحەتی زۆرە ئالیچە و تەنگەشە و گرفتی زۆرە دێت بەڵام گەورەتر لەوەی کە گەیشتی بە سەرکەوتن چییە بەردەوام بوونە مانەوە لە لوتکەیە ئەمە خۆی دیارە و دەبێت بە وەکو بڵێ بە خۆرێکی پرشنگار لەو کۆمەلگایە کە خەڵکی سوودی لێوەرەگرن بەڵام ئەو کەسەی کە توانای هەیە چواردەور کۆمەلگا و جوگرافیا و بیئەکە کێشەی بۆ دروستەکەن چۆن بیناسیتەوە ئێمە هەموو ئەو کەسانی کە دەست ئەبەن بۆ کارێک شەرنی هەمووی سەرکەوتوو بێ بەڵام چۆن ڕێگەکانی سەرکەوتن دۆزینەوە مرۆڤ پێویستە خۆی لەو کەسانە نزی بکاتەوە کە ئەرێنین بۆی کە بابەتەکان دەستی ئەگرن و هاوکاری ئەبن نەک لەوانەی کە هەمیشە پێی ئەڵێن تۆ نابی بە هیچ تۆ پێ ناگەی تۆ تێ ناگەی تۆ گەورە نابی ئەمە ئەم دەستەواژانە بۆ مناڵێک هەر ڕاستە کە پێی ئەڵێ بۆ گەورەیەکیش هەر ڕاستە دانی هەر کەسێک لە هەر ئاست و تەمەنێکا بێت تۆ ئەگەر وشەی بنیادنەری بخەیتە پاڵ چەند هێز و خۆتێکی گەورەیە و پێچەوانەکەشی چەند خەتەر ئەگەر بێت و بچووکی بکەیتەوە لەوەتەری بدەی لە جوامێرەکانی بدەی لە عیلمەکەی بی لەو دەستەواژە و بابەتانە بدەیت کە بۆی چووە بۆیە ناسینەوەی ئەم بابەتانە ئەم کەسانی کە شکستیان هێناوە تەنها ڕێگە چارێک لە خۆیەوە بۆ خۆیەتی پێش خەڵک دانی خۆی ئەبێ یارمەتی خەڵک بێ ئێمە داوای لێبوردنمان لە خەڵک زۆر کردووە نییە کەسمان زۆر بەکەمی دابنیشین ڕەنگەم دەستەواژەیە تازە بێت تۆ کاک سەرکۆ خەت داوای لێبوردن لە خۆت کردووە زۆر بەکەمی دانیشتبێتین داوای لێبوردنمان لە خۆمان کردووە بەڵام مرۆڤ بۆ هەر کارێک ئەنجامیەدا نابێت سەرزەنشتی خۆی بکە مطلقاً نابێت تۆ سەرزەنشتی خۆت بکەیت یا کارەکەت ئەزمونێکی جوان و فێربووی لە چواردەور لە کارەکەت لە پشت و پەناکانت لە هاوسێت لە هاوڕێکەت
یاخود سەرکەوتنێکی گەورەت بەدەستێنەوە من داوای لێبردنم لە خۆم کردووە و بێ داوای لێبردن لە خۆت کەی هەر کەسێک کە بیوە لەم ژیانە ئاسوودەی بچنێتەوە داوای لێبردن لە خۆت کردووە لەسەرەوەی کە شەوانێک بووە بێدار بوویت و ئەبووە ئیسراحەتت کردا و بخەوتیتەوە واتە با بابەتێکەوە کە ئەرزشی نەبۆتە لاویتەوە بەڕاست داوای لێبردن لەسەر بابەتێک کردووە کە ئەبووە نەمایتایەتەوە ماویتەوە بۆی دەستی کەسێکت گرتووە و لە کات و وەختی خۆتت بۆ تەرخان کردووە دوایی بەنمەک و نەبووە لەگەڵ تا و کوروتەنی بێسفەت بووە ئەم دکتۆر محمود معزەمی ئەم بابەتەی زۆر جوان داڕشتووە واتە داوای لێبردنکردن لە خۆت هەموو ئەو بێتاقەتیانی لە ناخی خۆتا هەیە ڕەوێنێتەوە جا بەبینە سەر بابەتەکە ئەم بابەتی سەرکەوتنە کاتێک کە مرۆڤ بازمونێکا تێپەڕێ و سەرکەوتو نابێ خاڵی وەبەرهێنان لە خۆتا بکە نەک چاوەڕێ بکە خەڵک وەبەرهێنانەتی زۆر باشە کاگەرە زۆر جار کە باسی ئەم سەرکەوت ناکەین هەموو کەسێک هەموو مرۆڤێک ڕێگایکی هەیە بۆ ژیانی کە پێیاڕوە ئەو کەسانەشی کە هەوڵێن ئەو ڕێگایە زیاتر بۆ خۆیان بەردەست بێت بۆی کە بتوانن زیاتر خۆیانی تیا ببینەوە ئەم ڕێگای بربەستی تایە ئەم ڕێگای کۆمەڵە دەرگای تایە ئەم ڕێگای کۆمەڵە دەستی تایە تا چەند ئێمە ئەو کەسانی کە بەم ڕێگای تێپەڕبن بربەستەکان بتوانین ڕوبەڕووی بینەوە هەنگاو بنین بۆی کە دەستێک ڕامانە کێشێ واز لە کارەکە بین بەڵام دەستێکەڵێ ها من هاان تێم تۆ خۆناغێکی تر بچۆرە پێشەوە تا چەند بتوانین خاڵە نەرێنیەکان ئێمە تێک پشکێنی دەستە باشەکان بۆ خۆمان بخینە ڕوو تاوەکو بتوانین سەرکەوتوو بێ کاک سەرکۆ جاک کانفێڵد زۆر جوان ئەڵێ مرۆڤی کردو بە سێ بەشەوە لە 18 ساڵیە هەمومان بیرمان لا ئەوەی خەڵک چیمان لەسەر ئەڵێن ئەمڕۆ لەسەر جلەکانمان لەسەر ڕفتارمان لەسەر خوێندنمان هەمیشە بیر و بۆچوونی ئەمە لەوەی خەڵک چیمان لەسەر ئەڵێن بەڵام جاک لە تەمەنی چەند ساڵی ئاڵێ تۆ فێرە بیت وەکو بڵێ گوێ نادەی بۆی خەڵک لەسەر چی تۆ قساکە لە تەمەنی 6 ساڵیە ئەگەی بەوەی ئەسڵان هیچ کەسێک دەرفەتی نەبووە لەسەر بارودۆخ و ژیانی تۆ قسە بکە بۆ کەسە بینیوە لەسەر ئەوەی لەسەر بارودۆخ و ژیانی تۆ قساکە ژیانی خۆی وەستان دەبێ بێگومان نەخێر کەواتە قسەکەی جاک لێرەدا زۆر ڕاستە هەموو ئەو شتانەی کە ئێمە ئەوەستێنن کە ئێمە تووشی مەلەل و ناڕەحەتی و بێتاقەتیەکە خەڵک کاکە بۆ خەڵک ژیان زۆر خەتەرە چاوەڕێکردنی دەمی خەڵک و چەپڵە لەیانی خەڵک بۆ تۆ ئەسڵەن یا ئەدا بە پشتا یا بە جۆرێ سەرتەخا کە نەزانی بارودۆخت لەکوێ مرۆڤ بێ بۆ خۆی بژی هەموو ئەو گیرگفتانی جەنابە باسی کرد کێ بەرەنگاریە بێتەوە کێ خەمی لێخوا کێ دڵتەنگە بێ کێ عرەقی بۆ ڕێژێ کێ باری ئابوووریەکەی تیا سەرفەکە هەر خۆتی با خەڵک تا ئێوارە لە دوی تۆ لە پشتی تۆ هاتوو هاوار بکە ئەوانەی کە هات دەستیان گرتین بیرۆکەی ئەرێنیان نانێ سەر و سەرچاو ئەوانەی تری دیلێتی کە لە مێشکرد وەلای بنێ چونکە تۆ وەڵا ئەوەی کە خەڵک ئەبێتە گرفت بۆ پرۆژەکەت بۆ جوانیت بۆ گەنجیت بۆ بەهات بۆ خاوەنددارێتیت بۆ هەر بابەتێکە لە چەندکی تەنی بە شەریعە دەسی بۆ بی هیچ کەسێکی تر دەسی بۆ نابە ئێمە بۆ خەڵک ژیان دوورخێنەوە لە خۆمان باشترەژین بەڵام بە شەرتێک کار نەکاتە سەر دین و عرفی کۆمەڵاتی بە شێوە ڕەها هەندێک جاریش لەسەر عرفەکان قسە هەیە هەندێک جاریش ئەوانە کۆمەڵە بابەتن ئەتوانی بۆ ئەم بابەتی ئێستا ئێمە سازشی تیا بکەی و قسەی لەسەر بکەیەوە لێکدانەوەی جیاوازی بۆ بکەیت بابەتەکە بە کورتی و بە پوختی هەر مرۆڤێک کە بیاوێت هەنگاوی بوێرانە و ئازانە بنێ بێشک تووشی گیر و گرفتەبی ئەگەر هەنگاوێکە ناو لێپرسینەوەت لەگەڵ نەکرا توانجە لێ نەدرا ڕەخنەت لێ نەگیرا هەر وەک مرۆڤێکی ئاسایی تۆ مامەڵەت کردو بێ کە سەرنجی نییە لەسەر کار و پیشە و داهێنارە لێیەکەت چونکە هەر مرۆڤێک کە هەنگاوی بوێرانی نا ئازانە هاتە مەیدان کۆمەڵە فۆکسێتە سەری و کۆمەڵێک هاڕین ڕووی تێەکە جا بەهێزی بە تواناییتەوەیە بەرگێم هاڕینانە بگری ئێمە گەنمەکانە هاڕین بەڵام چی لێ دروستەکەین ئەو هەموو نیعمەتە نان ئیشەکانی هەویر بابەتی تر تۆ ئەگەر هاڕیتیان لە چەرخی ڕۆژگار و دەوروبەر وەک گەنم بە واتە با دوایی پێزت هەبێ جێگەت هەبێ سوودی لە پێش گەنمەکە زیاترت هەبێ زۆر باش جا کاک ئاراز ئەمە
خۆی زۆر جار ئەڵێن ئەو کەسانەی بلیمەتن کەسانێکی زۆر تایبەت و جیاوازن لەناو قوتابخانەکانەوە فکرەکانیان با بڵێن ڕێگەی پێنیشانەدرێت بەڵام زۆر جارش ئەوترێت ئەوەی کە مناڵ ئەگەر تەنانەت بەهرە و توانایەکی زۆر تایبەتی شتیابێ لەبەرەوەی کە مێشکی مناڵەکان لە قوتابخانەکانە بە یەک شێواز هەوڵەیەن پەروەردەی بکەن ئەگەر خۆشی شتێکی تیابێت ئەبینی بەداخەوە لانێ ڕێڕەوێکی تری وەربگرێت لە قوتابخانە با لەسەر کاریگەری پەروەردەش قسە بکەین کە بەڕاستی پەروەردە لەم بێنینە تا چەند دەورە بینە ئایا دروستی ئەکا یا ئەگەر فکرێکی تیاهەیە لانێ فکرەکەی بەرەو ئاڕاستەیەکی تر بەرێ بەڵێ طبعا پەروەردە لای من پەروەردە سێ جار پەروەردە اینجا فێر بکردن واتە مرۆڤ دەبێت پەروەردە بکرێت کە پەروەردە کرد هەوڵی فێربوونەدا کۆمەلگای ئیسراحەتەکە لە دەسی بە تەواوەتی هەموو ئەو شتانی کە تۆ ئەتەوێ وەک ئەو هەویری کە باسمان کرد شێلاوتە و ئەتەوێ هەرچی جۆری خواردن هێلەی دروستکەی لە شیرە من لە شیرینیەکان وا بۆت حازرە بێت بۆیە پەروەردە چەند کێکی زۆر گرنگە وە 100 جار پێش فێرکردنە 100 جار پێش فێرکردنە هەموو ئەم زانا و بلیمەتانی کە هەیە ئیلای لە یەکێ لە قۆناغەکان دەرکیان بە ئەو بلیمەتیە کردوکەتیایە وە کۆمەڵی خەڵک لە دایک و باوک لە مامەسای ئارەزیز و بەڕێزەکان دەستیان گرتو وردە بەهرەکانیان هەیەجان پێداوە هەتاکو وەکو بڵێ وەکو کڵ و کوفی دەریا پێ بگا و کەوتە بەرچاوە بەڵام ئەمە لە سەردەمی سەرەتایی و سەردەمی خۆ ئامادەکردنە جا ئەو تەمەنە نەوجەوانە و پێش 18 ساڵە تا ئەویە تا پێش 18 ساڵ لەسەر ئێمەیە وەکو کەسوکار وەکو دایک و باوک وەکو مامۆستا وەکو کەسایەتی نێو و کۆڵان و گەڕەکەکان ئەگەر خولیا و ئاواتێکمان لە مناڵێکە بینی هەوڵ بین پەرەی پێ بدەین یارمەتی بدەین جان پەروەردە زیاتر مەبەستم قوتابخانە بوو بەڵێ جان لە قوتابخانە ئەکەوێتە سەر ئەو مامۆستا بەڕێزانی کە لەوێ وانەڵێنەوە بە خۆشبەختیەوە ئێستا توێژەرە کۆمەڵایەتەکان دەورێکی زۆر کاریگەریان هەیە لە قوتابخانەکانە ئەتوانم بڵێم سەر ڕای چارەسەکردنی ئەو کێشە و گرفتە دەرونیانی کە لە هەندێک خوێندکاردا هەیە تەرکیزی شەخەنە سەر ئەوەی کە ئەم خوێندکارە چ جۆرە بلیمەتێکی تایە لە چ جۆرە بابەتێکە ئەتوانن پشتی پێ ببەستن ئایا وتاربێژیە ڕەوانبێژیە زانستە زمانە وەرزشە لە هەر یەکێک لەمانەیە پێم وایە ئێستا ئەوانی کە توێژەرە لە قوتابخانەکانە کار لەسەرم بابەتاکەن کامە بابەتێکی زۆر مهم و گرنگە بۆیە ئەم دۆزینەوەی ئەم خاڵانەی کە لە خوێندکارێکە هەیە لە منداڵێکە هەیە لە قوتابخانەکانە کاری لەسەر ئەکرێ و ئەتوانرێ بنیادنەری بێ بۆ بوون بە بلیمەت ئەم بوون بە بلیمەتە لە دوای ئەوەی کە تۆ لە دوای 18 ساڵی ئەوکەوێتە سەرخۆت چۆنەکەوێتە سەرخۆت ئێمە عاریفان و مریدان و ئەو کەسانی کە لە بواری ئیرفانێتە کاریان کردو ئازانین هەموو ساڵێک چەند جارێک خەڵوەتیان کردووە ئایا تۆزانی خەڵوەتکردن جۆرێکە لە شێتی نەخێر خەڵوەتکردن جۆرێکە لە پێگەیاندنی خودی خۆت لە ڕۆحەوە بە ڕۆح قالبوونەوە و تێگەیشتن تێفکرینە لە هەموو ئەو تێزانی کە بەهۆی ڕۆژگارەوە ئێمە لە بیرمان چووە هەتا مرۆڤ لەگەڵ ناخی خۆی لەگەڵ خودی خۆی باش قسە بکە و بە ئارامی قسە بکە بەرهەمی زیاترە بێ فراوانی مەودای عەقڵی زۆر دوور و درێژ دەبێ و لەگەڵ ئەوەشدا تاکێکی بەرهەمداری لێ دروستە بێ دوایی بە چەمکەوە دێتە دەرەوە ئەتوانم بە کۆمەڵێک پرۆژە و شتی ناوازەوە چونکە جەنجاڵەکانی ژیانم ڕۆوای کردووە سەرە ناپەرژێتە سەر خۆت کاکە تێگەیشتن لە خۆتەوە بۆ خۆت جوانترین تێگەیشتنە تاکو خەڵک پێ بڵێ تۆ چیت تاکو تۆ چاوەڕێی دەمی خەڵک بی بەرزێ بکەنەوە پێ بگەێنن مرۆڤ ئەبێ لە ناخەوە لە ڕێ ڕۆحیەکەەوە خۆی پێ بگەێنێ اینجا بەرهەم و کردارەکانی لە دنیادا هەنگاو بۆ بنێ دەست بەرێ بە ئەو شتانی کە ئێوێ گەورەی بکە یاسوود بە کۆمەڵگا زۆر باشە کەواتە زۆر کاتی ڕێگریەکان پەیوەستە بە ژینگە و دابوونەری تۆ زۆر کات پەیوەستە بە ئەگەر ئێمە جای بکەینەوە ئەچینە شتە گشتەکەی کاڵن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئەو وڵاتانەی کا لە ڕووی سیاسی و ئابووریە و باڵێکی زۆر خراپی بەسەر کێشا وای کردووە کە ڕێگاکە لە تۆ بۆستێنن بۆیە کەس ناتوانێت دەرفەتێ بێت باسی خاڵێکی کە بکەین ئەوەیە کە کەسی لێ هاتوو تا چەند گرنگە وەستانی نەبێت لە سەرکەوتنێکا و لە چەپڵەلیانێکایت بڵێ من تاو من کەسێکم پێویستم بە شتێکی کیمیا ئەو ڕێگایە بەردەوامی هەبێت بۆ نمونە شکسپی یەکێکە لەو کەسانی کە چەندی شاکاری جوانی هەیە بەڵام ئەو توێتی من دەرزیەکە لە بەهرێکا کردومە و زۆر کاتیش ئەو کەسانی من وەکو خۆم ئەم خانەیەم بینیوە لە وڵاتی ئەڵمانیا و خاڵدە ئەو کەسانی بە ساڵات چوون خانەیەکیان هەیە کە کەسانی پرۆفیسۆری تایە
بەڵام لەوێ کە لەو خانێماونەتەوە زۆر کاتە چەند کتێبی پۆلی یەکی سەرەتایی و دوی سەرەتایی خوێنەڵە کاتی ئێمە سەردەمێکە بوو ئەم منهەجە نەبوو بۆیە بەردەوام بوون لە خوێندنەوە و لە شتی تازەزانی زیاتر بلیمەتی تۆ دروستەکە بۆیە تا چەند گرنگە بەردەوامیت هەبێ لەو ڕێگای گەیشتن بە سەرکەوتن دژوارە وتمان بەڵام ئەوەی کە لە هەمووی گرنگتر و جوانترەوەیە لە لوتکە بمێنیتەوە ئەوەی کە جەنابتە فەرمی ئەو خۆپەروەردەکردنە خوێندنەوە دراسەکردن توێژینەوە پەیوەندی بە تەمەنەوەنی واتە بۆ هەر تەمەنێک پێویستە تۆ خۆت ماندوو بکەیت کاتێک کە تۆ بەرنمەیەکت هەیە بۆ ئەمڕۆ و ڕۆسەتەکەت بەدەست ئەگەر شەو بێ یا ڕۆژێ پێشتر بێ چەند خۆت ماندووەکەیت چەند لەسەرم بابەتانە بێ زانیاری کۆ بکەیتەوە چەند وریابی تاک و نەکەویتە هەڵەی زانستی و هەڵەی کۆمەڵایەتەوە کەواتە ئەم سەرکەوتنانی مەسەلەن کە ئێوە لەم بواری ڕاگەانیا پێگەیشتون ڕۆژ بە ڕۆژ پێویستان بەخوێنەوە زیاترە خۆ هەرەوەنی هەموو ڕۆژێت تۆ بیت ئەم هەموو قسە جوان و ئەم هەموو فکر و تێزە جوانە بە بینەر بدەی و بزانین تۆ ماندوو نابینا بێگومان ماندوو ئەبی ئێمە باباسێکی ئەوە بکەین ئەم شەو باڵام دۆدرا میسی تەمەنی 34 ساڵە بەردەوامە لە ڕکابەریکردن ئەتوانم بڵێن یەکێک بوو لەوانەیە کە ئەم شەو مرۆڤ ئەیتوانی چێژی لەوە بگرێ بەو تەمەنەوە ڕکابەری 22 ساڵ 18 ساڵ 25 ساڵەکە کە ئەمە وای کردووە چی وای کردووە ماندووبوونەکانی بەردەوام شەو نخۆنی تەمرینەکانی ڕاکردنی خۆهیلاکردنی وای کردووە کە ئەم کوڕە لە تەمەنی 30 ساڵیە جارێکی تر باوەشکە بە تۆپێکی ئاڵتونیا کە خەونی هەزارەها وەرزشکارە لە هەموو جیهانە بۆیە مانەوە لە پێگە و جێگەی ململانی سەرکەوتن لە لوتکە بۆ مانەوە لە لوتکەدا کۆمەڵێک خاڵی پێویستە ئەم خاڵانە بێ عقلێک و معریفەیەکی هۆشمەندانە بەڕێوەی بەرێ ئەمە یەک دوو دڵێکی فراوان و لە خۆبردووی هەبێ سێ جەستەیەکی هەبێ ڕێگەی پێ بدە ئەگەر باسی وەرزش بکەین لە نزیک بوویتەوە لە چەند ساڵی تر ئەو بارودۆخە تەندروستی و خۆ و هێزە ماسوول کەپتەوەت نامێنێ بەڵام بۆ یەکێکی ئەبقەری کە بە فکر داهێناراناکە کە شاعیرە کە نووسەرە کە قەڵەم بەدەسە هەتا ئەو کاتەی خوانەخواش تووشی زەهایمەرە بێ ئەو جوانتر ئەنهۆنێتەوە ئەو ئەزمونونەکانی زیاتر چێژبان پێداوە زیاتر قاڵەبینەوە لە نووسین و لە بەرهەمەکانی بۆیە سەرکەوتنەکان ئەوانی کە بەجەستن بەداخەوە تەمەەن هەندێک کات ڕێگرە بێ بەڵام ئەوانەی کە بە فکر و بیر و هۆش هۆشمەندن و بلیمەتن و ئەبقەرین ئەتوانم بڵم تا ئەو کاتەی خۆیان باتەوە لە ژیاندا ئەوە ئەتوانن بنووسن ئەتوانە شت بە ئێمە پێشکەش بن و جوانترین مردنیژ و مردانەیە کە دوای خۆت بەرهەمێکت هەبێت کاڵ خەڵک گوێی لێ بگرێ خەڵک سەیری بکاتەوە و وابیت دوای ئەوەی کە بەس لاشەت مردوێت شتەکانی تری وەکو خۆی مابێتەوە و خەڵک بەزیندوێتی بتێڵەوە زۆر زۆر سپاس کاک ئاراس پەنجوێنەی سپاس بۆ زانیاریەکان